تەندروستیەوە لە بیر ناکەین هەمیشە لە پرۆگرامی بەیانی 24 بەڕگەیەک یاخود کەم ڕۆژ هەیە کە ئێمە تەوەرێکمان تایبەت نەبێ بە بابەتێکی تەندروستی یاخود کێشە و گیرروگرفتێکی تەندروستی. بۆیە ئەمڕۆ میوانداری دکتۆر ئێماد شێروانیمان کردووە کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکان و بڕبڕەی پشتە. دکتۆر بانیت باش هەموو بینەرانی خۆشەویستیش باش. زۆر سپاس. دکتۆر ئێمە بە دەرفەتوەرگرتن لە پسپۆڕیەکەی بەڕێزت ئەمانەوێ ئەم بەیانیە قسە لەسەر ئێسکی زیادەی پێیەکان بکەین کە زۆر کەس پێوەیە ناڵێنێت. زۆر جار پێیەکان ئێسکێکی زیادەیان هەیە کەسەکە بە درێژایی تەمەنی لەگەڵ یاژی و بە بەردەوامی لەگەڵم ئازارەیە بێتە هاوڕێ بەڵام ئازارێکی بەردەوام و ناخۆش کە ئەو کەس هەست بە ئارامی ناکا لە ڕۆیشتن گیر و گرفتی بۆ دروستەکە. جا سەرەتا پێمان بڵێ ئێسکی زیادەی پێ چۆنە و لە چیەوە دروستە بە ئازگماکەیان دواتر دروستە بێت. بڵێ خۆی ئێسکی زیادە بە شێوەیەکی گشتی لە لەش ڕەنگە لە هەموو شوێنێک هەبێتن چەند شوێنێکی دیاریکراو هەیە کە ئێسکی زیادی پێوە دیار دەبێت و ئازار دروست دەکاتن. بەڵام دەمەوێت شتێکی زانستی چاک بکەمەوە لێرە ئەوەی پاژنەی پێ ئەوەی باز دەکرێت و ئەو بە کێشە باوەی کە ڕۆژانە خەڵک دەناڵێنێت پێوە ئەوە کێشەکە خۆی ئێسکی زیادە نییە، خۆی ئیلتیهابی ڕیشاڵە بەستەرەکانی پاژنەی پێە. ئەو ڕیشاڵە بەستەرانە کە ئیلتیهاب دەکەن تۆزێک تون دەبن گرش دەبن لە نەتیجەی دەرەنجامی ئیلتیهابێکی زۆر تەکەلوس دروست دەکات وەکو کلسێک دروست دەبێت. ئەو کلسە ڕەنگە لە تیشک وەکو ئێسک دەربچێت. شێوازی دەرکەوتنی ئەو کلسا لە تیشک وەکو ئێسک دەردەچێت. بۆیە هەر ئێستا لە ناو کۆمەڵگا باوە چونکە زۆر بۆیان ڕوون کراوەتەوە لەلایەن پزیشکانەکەەوە لەلایەن پزیشکانەوە کە ئەوە ئێسکی زیادە ئێسکی زیاد لە پاژنەی پێت هاتووە هەروە باو بووە. بەڵام خۆی لە ئەساسدا ئەوە کلسێکە دەرەنجامی ئیلتیهابێکی بەردەوامی بەستەرەکانی پاژنەی پێ ئیلتیهابەکە لە دروست ئیلتیهابەکە هۆکاری زۆرە بەڕاستی. یەکێک ئەمە سێ-چار هۆکاری سەرەکی هەیە ڕەنگە ڕۆژانە خەڵک لە ژیانی ڕۆژانەی خۆیان بەشێک بنیان لە ژیانی ڕۆژانەیان یەکەمیان بۆ نمونە زۆر ڕاوەستان ئەو کەسانەی کە کاریان زۆر ڕاوەستانە بە پێوە ئەوە یەکێکە لە ئەوەکان چونکە گرژی بەستەرەکە دروست دەکات. دووەمیان زیادی کێشی لەش بەڕاستی بۆ ئەو کەسانەی کە کێشی لەشیان زۆرە بەردەوام هەست بە ئازارێکی زۆر دەکەن کە بە پێوە ڕادەوەستن. ئەو توێژینە نوێیەکان دەریان کردووە کە ئەو کەسانەی کە ڕیشاڵی بەستەری پێیان هەر لە تەبیعەتی دروستبوونی جسمیان شێوازی دروستبوونی لەشیان ئەوەیە کە ڕیشاڵە بەستەرەکانیان تۆزێک گرژە جیاوازی هەیە لەگەڵ کەسێکی ئەوانە زووتر توش دەبن بە گرژبوون و ئیلتیهابی پاژنەی پێ. کەواتە بە شێوەیە زگماکی نییە و نەخێر بە هیچ شێوەیەک زگماکی نییە. ئەو بۆ ئەوەی لە ڕووی زانستیەوەش ئەوە پشتڕاست کراوەتەوە کە زگماکی نییە و ئەو خەڵکانەی کە پێوەی دەناڵێن بەردەوام یعنی ئەگەر ئەو کەسانن مەسەلەن کە کێشی لەشیان زۆر بێت کە کێشی لەشیان دادەبەزێنن دەبینن ئیستیفادەیەکی باش دەکەن ئەو ئازاریان زۆر کەم دەبێتەوە. ئەو کەسانێک کە ڕاوەستانیان زۆرە لە ژیانیان ئەو کەسانێک کە شێوازی پێڵاوی پزیشکی لەبەر ناکەن یاخود پێڵاوی پاژنە بەرز بۆ نمونە پێڵاوی ناتەندروست لەبەر دەکەن دەبینی کە شێوازی ناو پێڵاویان یان شێوازی پێڵاوەکەیان دەکەنە تەندروست و کەمبوونەوەی ڕاوەستان دەکەن دەبینن چارەسەری پزیشکی لەگەڵی دەکەن وەکو پزیشکی بۆ نمونە چارەسەری سروشتی لەگەڵ دەکەن دەبینن کە بە شێوەیەکی بەرچاو کەمی ئازاری پاژنەی پێیان دەبینن. باشە چارەسەری خێرا چییە بۆ ئەوە؟ چارەسەرەکان ئەوەی زۆرە ئێمە دائیمەن لە ڕووی چارەسەرەوە کە سەرەتا دەست پێ دەکەین سەرەتا بە تەنها بە ئێمە پێی دەڵێن نەنستیڕۆیدڵ ئەنتی ئینفلامەیتەری درەگ بە چەند حەبێکی دەرمان دەست پێ دەکەین کە ئەو دەرمانانەوا دەکەن بۆ کەمبوونەوەی ئیلتیهابی ڕیشاڵە بەستەرەکانی پاژنەی پێ. لە ڕووی زانستیەوە گرنگترین شت ئێستا دەرکەوتووە بۆ ئەوانەی کە بەردەوام ئازاری پاژنەی پێیان هەیە شێوازی زۆر ڕاوەستان وانە لە ژیانیاندا ئەگەر هەبێت کەمی بکەنەوە گۆڕینی ستایلی ژیانیان. دووەمیان کەمکردنەوەیەکی بەرچاو لە کێشی لەشیان
سێمیان دەبێت چارەسەری سروشتی بکەن چارەسەری سروشتی بە تایبەتی هۆم ئەکسەرسایز واتە چارەسەری سروشتی لە ماڵەوە من دایم بۆ نەخۆشەکانم ڤیددیو دەنێرم ئەو ڤیددیوێت چەند چارەسەرێکی سروشتی تێدایە لە ماڵەوە دەیکەن و زۆر ئاسانی شەو دەکرێت بە هەموو کەسێک بۆ نمونە ئەگەر بۆ بینەران ڕوون بکەینەوە دەکرێت بە تایبەتی ئەوانەی بەیانیان ئازارێکی زۆریان هەیە چکە ئەوە یەکێک لە نیشانە هەرە باوەکانە کە بەیانیان لە خەو هەڵدەستن دەبینن بۆ 15 دقە تاوەکو 30 دقە ناتوانن لەسەر پێ بە ئاسانی بڕۆن لەسەر پاژنەکانی پێیان دەبێنین لەسەر پەنجەکانیان دەڕۆن تا ڕیشاڵە بەستەرەکان تۆزێک جوڵەی تێدەکەوێت و تۆزێک ئیلتیهابەکە کە لە بەیانیان خڕ دەبێتەوە تۆزێک پەر دەبێت دواتر دەتوانن بە ئاسانتر بڕۆن لەوەی کە لە خەو هەڵدەستن بە تایبەتی کە دەگاتە ئەو قۆناغا من دائیمان ڕوونکردنەوە دەدەمە نەخۆشەکانم دەڵێم چەند شتێک هەیە لە ماڵەوە دەتوانن بە ئاسانی بیکەن بۆ نمونە هێنانی بتڵێکی ئاو لە ناو بەستەر فریزی بکەن واتە بەفر بێت پێیان لەسەری بە شێوەیەکی ڕاستونی بە شێوەیەکی وەکو ڕۆل هەر خۆی ناوی فریز ڕۆلەرە بیبەن و بیهێنن بۆ ماوەی 5 خولەک ڕۆژانە 2 جار ئەوە یەکێکە لەوانەی کە و تۆزێک کە دەیهێن و دەیبن تۆزێک زەختکەن لەسەر بڵێن ئەو شوشەیە کە بەفراویە بڵێن ئەوە یەک دووەمیان دەتوانن ڕاکێشانی بەستەر بکەن ڕاکێشانی بەستەر زۆر بۆ نمونە لاتێکس باند هەیە وەکو لاستیکێکی تۆبیە ئەگەر ئەویش نەبوو دەتوانی هەر بە چەفیەیەک بە پارچەپەڕۆچێک تۆزێک لاستیکی دەتوانن لە پێیان بەئاڵێن و لە پەنجەی گەورەیان بە تایبەتی بۆ خۆیان ڕابکێشن و ئەو شێوازی پێیان بۆ خۆیان ڕابکێشن و بەجێ بێڵن بۆ ماوەی چەند خولەکێک ئەویش دەتوانن ڕۆژانە 2000 بکەن چەند شتێکی زیاتر هەیە ناتوانم بەبێ جوڵە و بەبێکردن بۆ بینەرانی ڕوو بکەمەوە بەڵام ئەلەخەل ئەو دووە وەکو پێویست دەتوانن لە ماڵەوە بیکەن بەردەوام ئەو وەکو شێوازی چارەسەری سەرەتایی یعنی کە یەکسەر نەخۆش ئازار دەگرێت زۆر نەخۆش هەن لەبەرەوەی ناتوانن بۆ نمونە کێشی لەشیان دابەزێنن ناتوانن شێوازی ڕۆیشتنیان بگۆڕن ئەوانە جاروەیە دەگەنە قۆناغی دەرزی لێدان دەرزی لە پاژنەی پێدەدرێت من قەت حەز ناکەم یعنی نەخۆش یەکەم جار بە دەرزی دەست پێ بکات زۆر جاران دەبینین لە نەوڕەنگە دەرەچیەکان کە دادەنیشین نەخۆشەکان دێن و یەکسەر دەڵێت دکتۆر من موعیدی دەرزیم هاتووە دەرزی موعیدی نییە من دائیمەن دەڵێم ئەو کەسانە تا پێت بکرێت دوور بە لە لێدانی دەرزی بە تایبەتی دەرزی کۆرتیزۆن لەبەرەوەی ئەگەری نیشانەی نەرێنی هەیە بۆ نمونە مزاعفاتی جانبی هەیە مزاعفاتەکان ئەوانە دەگرێتەوە ڕەنگە شوێنی دەرزیەکە ئیلتیهاب بکاتن ڕەنگە بڵێن چەوری ژێر پێ تۆزێک ڕق بێتن و هەست پێ بکان نەخۆش ڕەنگە کلسی زیاتر دروست بێت لە نەتیجەی ئەوە هەر لە نەتیجەی خودی کۆرتیزۆنەکە خۆی بەڵام جار بەجار ئێمە وەکو پزیشک بەداخەوە ناچار دەبین لەبەرەوەی نەخۆشەکە دەبینی نا ڕێنماییەکانی چارەسەری سروشتی دەتوانێت جێبەجێ بکە نا چارەسەر وەک بە دەرمان بە ئەوە دەکە و زۆر کەمیش هەیە لە نەخۆشەکان دەبینی هەردووچی جێبەجێ دەکەن بەڵام ئیسیفادە لە ئەوەکەی ناکەن لەبەرەوەی تاخیر دەرمانە پزیشکێکە چارەسەرێکی کاتیە یان هەمووی دەکرێت بڵێن وەکو چارەسەرە بەڵام هەمووشی دەتوانێت کاتی بێت بۆ نمونە بەپێی نەخۆشە ئەگەر نەخۆش بەردەوام بێت ژیانی خۆی بگۆڕێت زۆر ڕاوەستانی نەمێنێت کێشی لەشی دابەزێت بەردەوام چارەسەری سروشتی لە ماڵەوە بۆ خۆی بکات دەکرێت ببێتە چارەسەرێکی بەردەوام بەڵام ئەگەر نەخۆش بۆ نمونە ئەگەر ئیسیفادەیەک زۆربەی نەخۆشەکانمان کێشەکانیان چییە ئیسیفادە دەکەن دواتر دەگەڕێنەوە هەمان شێوازی ژیانکردن کە پێشوو دەیان کرد بۆ نمونە کێشی لە سیدا دەبەزێنێت دواتر دەبێنێت زیاد دەکاتەوە بۆ نمونە ڕاوەستانی کەم بووە ئەو ماوەی کە پزیشک ڕێنمایی دەکات دواتر لە بیری دەچێتەوە دەگەڕێتەوە هەمان شێ وەکو من دائیمان احتیمام بە شێوازی پێڵاویش دەدەم بەڕاستی پێڵاوی توبی دەڵێم ئەگەر نەتوانی پێڵاوێکی پزیشکیشت دەستکەوێت ئەوە ناوکەفی توبی هەیە پزیشکیە دەتوانێت لە بازار بیکڕێت و لە ناو پێڵاوەکانی دایبنێت باشە دکتۆر خانمانیان پیاوان زۆرتر تووشی ئەم کێشەیە بن بەو پێیان ئەمێ لێرە ئەوەش دەرفەتە وەرگرم پێڵاوی ئەو پێڵانی کە پاشنەکەیان بەرزە بۆ خانمان ئەویش کاریگەری زۆر لەسرە بێواکات خانمان زیاتر بەدڵنیایەوە تەمانەوە دوو بابەتی جیاوازە بەڵام بە شێوازێکی گشتی هەموو ئیلتیهاباتی بەستەرەکانی لەش بە شێوەیەکی گشتی خانمان زیاتر توش دەبن لە پیاوان بەڵام جیاوازیەکە زۆر نییە
ڕەنگە چەند جارێک ئێستا توێژینە نوێەکان دەریان خستووە کە خانمان بەرگری ئازاری نەپاژنەی پێ نە بەستەری بۆ نمونە ئەژنۆ ناگرن بۆیە زووتر و زیاتر ڕوو لە پزیشک دەکەن بۆ چارەسەرکردنیان بەڵام پیاوان ڕەنگە کێشەیەکی وایان نەبێت چەند جار من نەخۆشی پیاوان بۆ دێت دەڵێ دکتۆر بۆ نمونە 10 ساڵەوامە بەڵام کەمتر لەوەی ئافرەتان کە دێن دائیمەن یان ئەگە زۆر تاخیری بکە دکتۆر ساڵێکەوامە مەسەلەن ئەوە بە شێوەیەکی گشتی لە ڕووی بیرکردنەوەی لە ڕووی تەقبولی جەستەی ئافرەت و پیاو بۆ ئازار لە ڕووی زانستیەوەش هەر ئافرەتان زیاتر توش دێن لەبەرەوەی شێوازی دروستبوونی بەستەری ئافرەت لەگەر پیاو لە ڕووی ئیلاستیستیەوە ئیلاستیسی واتە لە ڕووی نەرمی و هەم لە ڕووی گرژیەوە تۆزێک فەرقی هەیە ئەوەی پیاوان دائیمەن ئیلاستیەکەی تۆزێک ئەوەترە بەهۆی زۆر جاران وەرزش بڵێن یاخود جوڵە زیاتر لە پیاو هەیە نەک لە ئافرەت و نەبوونی جوڵە و نەبوونی وەرزش وە دەکاتن کە بەستەرەکانی لەش بە شێوازێکی گشتی گرژ بکاتن و بە تایبەتی ئێمە دەزانین یعنی ئافرەت جگە لە کاری ئەگەر کاری دەرەوەی هەبێت کاری ماڵەوەشی لەسرە ئەو کارانێک کە دەیکات لە قاپ شوشتنە لە زۆر ڕاوەستانە لە پێوە لە مەطباخ لە زۆر شتی ترە ئەوانە هەمووی وا دەکاتن ئەگەر جوڵە وەرزشی لەگەڵ نەبێت شێوازێکی ناتەندروست بداتە ماسوولکەکان و بداتە بڵێن ژێ و بەستەرەکان باشە دکتۆر زۆر جار ئەگەر باسی پاشنەی پێ نەکەین پێشەوە یاخود لای پەنجە گەورەی قاچەوە ئەوە زۆر کەس بۆ ئازاری ئەو ئێسکە ئەناڵێنێت ئەوەش هەمان کلسە یاخود ئێسکە و بۆ نمونە بەهۆی پێڵاو یاخود وەستان و هەموو هۆکارەکانی ترۆ چاری ئەو ئازارە بەردەوامە بووە پێشەوەی بێنە سەر ئەو با بێنە سەر پرسیارەکەی پێشترت کە وەڵاممان نەداوە بەنسبەت پێڵاوی پاژنە بەرز ئەوجا دێنە سەر ڕوونکردنەوەی ئەو ئازاری پەنجەی گەورەش بە کورتی هەردووکیان پێڵاوی پاژنە بەرز ئازارەکان بڵێن دەبێتە هۆکاری یەکەم زۆر دەبێتە هۆکاری ناڕێکی بڵێن وەزعیەتی بڕبڕەکانی پشت ئەوەش وا دەکات کە لۆدێکی زیاتر فشارێکی زیاتر لەسەر پشت دروست بێت و ئازاری خواری و پشت بە تایبەتی دروست بکات دووەمیان دەبێتە هۆی گرژی ماسوولکەکان و بەستەرەکانی پێ خودی خۆی و ئەوەش دەبێتە هۆکاری دروستبوونی ئیلتیهابێکی زۆر لە بەستەرەکان و یەکێک لە مەوزوعەکان ئەوەیە کە دەبێتە هۆکاری ئیلتیهابی پاژنەی پێ بۆ نمونە طبعا ئەوەی تریشی زۆر ئێمە ناتوانین هەمووی بە درێژی باس بکەین دێنە سەر کێشەی پەنجەی گەورەی پێ کێشەی پەنجەی گەورەی پێ زۆرە بەڵام ئەوەی زیاتر لە هەمویان باوە لە دەرەنجامی پێڵاوی تەسکە بە تابەتی ئێمە پێی دەڵێن پێڵاوی پێش سێگۆشە پێڵاوی پێش سێگۆشە زیاتر ئافرەت زیاتر لەبەری دەکات بۆ زیاتر لە ئافرەتان زۆرە بەڵام دائیمان ئێمە لە ڕووی پزیشکیەوە بڵێن تەشجیعی پێڵاوی پێش خڕ دەکەین بۆ نمونە وەکو کاڵا وەکو پێڵاوە ئاساییەکان کە پێشیان خڕا کە زیاتر لەگەڵ مۆدل بەداخەوە لەگەڵ مۆدلی ئۆشتانە ناگونجێت مۆدلی سەردەمیانی زیاتر بە تایبەتی ئافرەتان حەز لە پێڵاوی پێش ئەویش بە هەمان کلسە دکتۆر کلس نییە نەخێر ئەو ئیلتیهابی پەردەی سەروی ئەو ئێسکەیە کە ڕوو دەدات ئەو پەردەیە کە ئیلتیهاب دەکات ڕەنگە کلس دروست بکات هەموو ئیلتیهابێکی بەستەر یاخود پەردە ڕەنگە تۆزێک کلس دروستبوونی لەگەڵدا بێت بەڵام باوترینیان لە ڕووی کلس دروستکردنەوە ئەوەیە کە ئەوەی پاژنەی پێەیە طبعا بە چاکردن و ڕاستکردنی پێڵاو و بە زۆر شتی تڵ ئێمە پێ دەڵێن سپێسەر لە نێوان پەنجەکان دادنێت بە تایبەتی پەنجەی گەورە و تەنیشتی دەتوانێت ببێتە چارەسەرێک بۆ ئەوەی ئەو پەنجە گەورەی زەختێک و فشارێکی وای لەسەر نەبێت کە زیاتر خوار بێت بەڵام بەداخەوە جار بەجار نەخۆش هەر خۆی ئیهمال دەکات و هیچ پابندی ڕێنماییەکان نابێت یاخود ئاگادار نییە چکە ئازاری بۆ دروست نەکردووە بۆ ماوەیەکی درێژخایانی ژوا بووە دەبێنێت پەنجە گەورەکەی لەگەڵی خوار بووە ئێمە کە تیشک دەگرین و زۆر جار بڵێن زاویەکە قیاس دەکەین دەبینین کە لەو قۆناغە دەرچووە کە بە سپێسەر ڕاست بکرێتەوە یاخود بە چارەسەری سروشتی یاخود بە گۆڕینی پێڵاو خۆی ڕاستکاتەوە ئەو کاتە پێویستی بە دڵنیایەوە هەموو کێشەکە و کاتە پێویستی بە نەشتەرگەری دەبێت و لە قۆناغی چارەسەرکردنی سەرەتایی دەردەچێت بەڵێ دکتۆر ئێمات شێروانی پزیشکی پسپۆر لە نەشتەرگەری ئێسکوشکان
بڕپڕەکانی پشت سپاس بۆ زانیاریەکانت زۆر سوپاس. بەرنامەکە سوپاس بۆ دەوڵەمەند بەڕێزش. زۆر سپاس.